مامبۆزێ خۆی ناوەکەی لە هەموو چوار پارچەی کوردستان و ئەم بەشەی خۆشمان کە دیارە پیاوێکی چەند تێکۆشەر و چەند دڵسۆزی ڕێبازی کوردایەتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. مامبۆزێ لە سەرەتای لاوەتیەوە پەیوەندی بە شۆڕش کردووە بۆ ماوەی 50 ساڵ بەردەوام بووە لە خەبات و تێکۆشان. ئەم خانەوادە کە لە مەنتیقەیەکی گەرمی هەرێمی کوردستان دەژیان، سنوورەکەشیان هەمیشە لە بەرگریدا بوونە لەگەڵەکان و میلەتەکان. مامبۆزێ دوای ئەوەی کە شۆڕەشی ئایلول هەرەسی هێنا لە ئێرانەوە بە ڕێگای تورکیا و گەیشتە سووریا و پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد دوای دامەزراندنی یەکێتی. مامبۆزێ هەر لەم ڕۆژەوە وەکو پێشمەرگەیەکی دڵسۆزی شۆڕەشی نوێی گەلەکەمان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بووە. مامبۆزێ تەنها لە ژیانی خەباتی پێشمەرگایەتی تەنها ئیشی پێشمەرگایەتی نەکردووە، وەکو کادرێکی سیاسی و دیبلۆماسی و کادرێک کە جێگای بەرفراوانکردنی عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ جەماوەر و لە ناوخۆی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سنوورەکە لەگە جەنابی مام جەلالیش کە یەکێک لەو کەسایەتیانە بۆ هەمیشە توانێتی خەڵک کۆ بکاتەوە و ڕێخستنی نهێنی کۆ بکاتەوە بۆ ڕێزەکانی شۆڕەش و یەکێتی نیشتیمانی کوردستان. مامبۆزێ هەموو ژیان و تەمەنی خۆی کردە قوربانی خاک و وڵاتەکەی.